سەرەڕای ئاگادارکردنەوەی وەزارەتی کشتوکاڵ بە هاوردە نەکردنی بەروبوومی دەرەوە بۆ ناوەریمی کوردستان و سزای 1 ملیۆن دینار و دەست بە سەداگرتنی بەروبووم و داخستنی شوێنەکانیان، بەڵام بەشێک لە بازرگان و فرۆشیاران پابەند نەبوون، بۆیە لە ڕێگەی لیژنەیەکەوە بە دوواداچوون کرا و هەر ئەمڕۆ چەندین شوێن لە علوەکەی شاری هەولێر لێپێچینەوەیان لەگەڵ کرا و داخران. وەکو لیژنەیەک هاتینە بۆ ئەوی بزانین تا چ ڕادەیەک ئەو بەروبوومانەی کە قەدەغە کراوە بوونیان هەیە لە علوەی سەوزە و مێوەی هەولێر، ئەوەی هەشبی بە سەراحەت دەستی بەسەردا دەگیرێت لەبەرەوەی پێشتر خاوەنی نووسنگەکان ئەو بە ڕێزانەی کە لێرە کار دەکەن ئاگادار کراینەوە کە مامەلە بەو جۆرە بەروبوومە قەدەغە کراوانە نەکەن، بە پێچەوانەوە خۆیان بەرپرسیار دەبن. ستا ئەمە بەردەوام دەبین بەڕاستی. وڵا بەروبوومەکە ئێمە ئێستا لیستێکمان لەلایە سێوە، خۆخە، هەنجیرە، هەنارە، ترێیە، ئەو جۆرە بەروبووموانێ. بەشێک لە فرۆشیاران و خاوەنی نووسنگەکانی ئاوردەکردنی بەروبووم لە علوەی شاری هەولێر پشڕاستی ئاگادارکردنەوەی وەزارەتی کشتوکاڵ دەکەن لە هاوردە نەکردنی بەروبوومەکانی وەک سێو و کەلەم و خیار و کودو و بەرەمەکانی تر بۆ ناوەڕێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی جوتیاران و بەروبوومەکانی خۆماڵی، بەڵام داوا دەکەن ئەو بەروبوومەی کە هاوردەکراوە ئێستا هێناویانە بیفرۆشن و تازە و زیانیان پێنەگات. هەموو نووسینگەکانی سەوزۆمە و لەستوی پارێزگای ئاگادارکرانەوە بە کتابی ڕسمی کە ئەو بەروبوومانە بە قەدەغە ناتوانن لە هەموو وەرزەکانی ساڵ هاوردەی کوردستانی بکەن و هەموو لایەک ئاگادارکە چەند جاریش ئاگادارکراونەوە بە نووسرا و بە کۆبوونەوەیان لەگە کراوە کە ناکرێت ئەو بەروبوومان داخل بکردن، چونکە دەبێت کاریگەری لەسەر بەرەبوومی ناوخۆ دەبێت وا دەکات کە جوتیاران کەم تەرخەم بن لە پەرەپێدانی کردی کشتوکاڵ لە کوردستان. کاکە جان ئاگاداریان کوردستان خۆش مەمنون ئاگاداریان کرد، بەس بەڵام هێشتا ڕسقی فەلای پێڕەنە فەلات ئەس بەخۆی نەیسانجێتە بە دوورتەوە بیتن بیفرۆشی لە بازار ساخ کاتەوە. مایەتی مەوسومەکەی مەیە بەسەر بەسەر پابندین بە چاوان یاریگیری ناکەینەوە. کودێکە دێتن سارە 45 وەرەقەمە دەدەم لە عودودی، هەموو ساعە علوەکان دەزانن 45 وەرەقەی دەدەن کە العودی دێت ئێرکوانە. ئەگەر دامی جوتیاری دەکەن بەس دەبی دامی شعبەکەی خۆشان بکەن. وەزارەتی کشتوکاڵ مانجێک بەر لە ئێستا لە ڕێگەی نووسراوی ڕەسمیەوە ئاگاداری تەواوی جوتیاران و فرۆشیاران و علوەکانی هەرێمی کوردستانی کردووە کە هاوردەکردنی بەروبووم قەدەغەیە لە پێناو بەرژەوەندی و ساختنەوەی بەرەمەکانی جوتیاری خۆماڵی. هەر بۆیە لەمڕۆدا لیژنەکانی کشتوکاڵ و قامیت و لایەنە پەیوەدیدارەکان هەڵمەتێکی دەست بەسەرداگرتن و داخستنی شوێنەکانی فرۆشتنی بەروبوومی قەدەغەکراویان ڕاگەیاند و چەندین شوێنیش داخران. هەریات کەریم گەلی کوردستان، هەولێر.